کەم کەسێ یادگاری بە جێماوی لە نێو گەڕەکەکە نەبوو بێت. ڕۆژانە بەلای کەم و دوو جار بە نێو خانۆ ڕووخاوەکانەوە بەرەو کۆنترین چایخانەی شارۆچکەکەی گوزەر دەکات. مام سدیق هێندە دڵی بە گەڕەکی نەورۆز دەکرێتەوە، دڵی نایەت نەخۆی نە منداڵەکانی بەجێ بهێڵن. من ئەمە هەر ڕێگەمەوە پاسکی کوڕۆژۆم ڕاتێ مناڵ ئەم منتیقم ئەم شارە زۆر جاران شارێ خۆش بی و قەڵەباڵغ بی ئیسا ئەو قەڵەباڵغێ نەماوەتە ڕۆژ لە ڕۆژ خەڵی بارەکە و خانی ئەرمیە و ئەتر ئەمە وەزعەکەیەسی ئێمە شوم ڕاتێ نۆڕەن خەفەتە خۆین چامان و خانمانیە لەکەی و ئەرمیە و وا بێ خاوە نەمێنێ و ئەوە تر ناخۆش بووە نەختێ وەزعەکەی ئاوەدانی نەماوە وجاران دام كفرية ريزلامي نيو لنا يبراتر أو بازار كفرية بشر نيتواني ونا الرد بيايا أو هاد أم كركا زور بيساك أغلبي رويا ليرنا مالا خادقا جول من مال شون خويا أرزي وأرمي خانۆ کۆنەکان سەدەیەک زیاتر تەمەنیانە، زۆرینەیان چۆڵ کراون و بەرەو لە ناوچوون دەچن. مام سدیق بە گوتەی خۆی هەر کات هەست بە بێزاربوون بکات ئەوە هەر بە تەنها پیاسەیەک بەنێو خانۆ کۆنەکان دەکات. بیر لە ڕابردوو ئێستا دەکاتەوە، ئەو کات هێندەی تر مشتێک خەم دەخاتە سەر خەمەکانی دیکەی. جانان باش بە قەڵەباڵغ ئەم گەڕەکەی نەورۆزە قەڵەباڵغ ئێستا چۆلیان کردی زۆری چۆلی کردیوە ئەوەشت بێتی ئەگەڕێتەوە وە دەست خاوەنەکەی کەوتە ماڵ خاوەن دەست ڕۆین خاوەن دو سال زۆر چیدانەدا خاوەنە ئەفرۆشە حەزەکا بفرۆشێ بڕا بۆ شوێنەکەی هەر کات بە تەمەنەکانی شارۆچکەی کفری بێنەوێت هاوڕێکانیان ببین و پێکەوە چایەک بخۆن، ئەوە سەردانی کۆنترین چایخانەی عێراق و هەرێمی کوردستان دەکەن. مام جواد 70 ساڵ تەمەنی تێپەڕاندووە، لەگەڵ مەلاستار هاوڕێتێکی دوور و درێژیان پێکەوە هەیە. هەر کە پێکەوە دانیشتن و دەستیان بە چا خواردنەوە کرد، ئیدی باس و خواسەکانیان بە ئاسانی تاو نابن. بە گەڕانەوەی خۆیان گەڕ ڕۆژێک سەردانی چایخانەکە نەکەن، ئیدی ئەو ڕۆژە وەک ئەوەیە شتێکیان لێون بوو بێت. ڕۆژانە گەرەیەکتری ببینی یەکێکمان ڕۆژێ نەیە بە تەلەفۆن یا ئیشمە یا ڕایمە یا بۆ شوێنێکی تر ڕۆژمە بەو شێوە ئەمە هەموو ڕۆژێم سەر دێنێ من ئەم چایخانە 100 ساڵ وانە وەخوا تقریباً دە 30 ساڵی و دەست هەمە هەورامی و ئەلەم شوێنە چایەکەی داوە دوای هەمە هەورامی باوکی ڕەحمەتی کاگە بەکەر هەندیان خوا عافیان کە مام محمود ئەوەلی کرد ئەو ڕۆژ ئەمری خوای ڕۆژ دەو 20 ساڵێکیش وەدەست باوکی بەکەر بوو خوا عافیان کە
بەتەمەنەکان دڵیان بە چایخانەکە دەکرێتەوە چونکە هەر لە سەرەتای تەمەنیانەوە سەردانیان کردووە و تێیدا کۆبوونەتەوە. شاید دوام شاید احمد شاید بودی اون چای تازه بطال که سوایسه شاید کلان ببرم سیم شیلی چای نخوردو خاوەنی چایخانەکە لە ژیاندا نەماوە بەڵام وەستا عوسمانی کەبابچی سەرپەرشتی دەکات. تقریبا لە ساڵی چیلەکان و بڵێ پەنجاکان چایخانەیە ئەوەی چای خواردوێ بڵێن چایخانی حەمە هەورامی ئەزانێ چایخانەی حەمە هەورامی کۆنە ئاوها وەڵا خەڵ احتیاجی ئەتێ بۆیرە مرتاح و نەدۆمینێ و نە کۆنکانێن بڵێن هەر وەک یاری جاران بڵێن چایەکە خوا بۆ خۆی سەعات دوو سەعات دانیشێ ئەوان وەگافی بڵێن وەڵی هەتا بۆمان بکرێ ئەیدە چۆڵ ناکەین چکە ئەمە مێژووی کۆنە تقریبا لە چیلەکان و پەنجاکان و ئاوا حەز ناکەین داخن بێت زیاتر لە 180 پیا بە تەمەندا تێ بۆیرە ئەوانەی بڵێن کە 10 ساڵە 20 ساڵە چایان خواردە هەوازیان ناوردە لێم چایخانە چایان خوارد. هەرچی کەلوپەل و پێداویستیە کۆنەکان هەیە وەک بیلبیلەی چاوەکانیان پارێزگاری لێ دەکەن. شوێن دەستی دایکیان وەک تابلۆیەک لە نێو ژوورەکە هەڵواسیوە. مێژووی دروستکردنی خانۆکەیان دەگەڕێتەوە بۆ 150 ساڵ لەمەوە پێش. ئیحسان لەگەڵ براکانی هەر لە نێو ئەم خانووە چاوێن بە دنیا هەڵهێناوە. کە ئەم ماڵە کەی بینی لە بەردەم چاو خۆتە کە زۆر عەزیزە لە دڵمان چەنە بڵێ چونکە چییە ئەم ماڵەی زۆر خۆشگەڕێبی ئێمەش ئەو وەسیەتە کەوا بۆ خۆمان کریایە کە دەست نادن لە شتێک کە دایگرینە خوارە کە بێژین یان بیوەینە شوێنە لە دڵمان نایە یانە چنێ ئەمە سێر ئەمی ناکەین و ئازانی دایکمان زینی یانە یادگاریە کە بۆ ئێمە داینایە ئەوانە دوێنی یەکێکی لەو بەتانیانە لەو هینانە یەکێکیدا نەوەزێتە خوارەوە کە یەکێتیا بخەوێ هەر ئەو بۆنە چۆن خۆی داینایە هەر لەگەڵ ئەو بۆنەیە. قەدی دیواری ژوورەکان 80 سانتیمە. سەقفی ژوورەکان چەند کەمەرێکی بۆ دروست کراوە و ناو دیوارەکانیش چەند تاقێکی تێدا دروست کراوە بۆ دانانی پێداویستیەکان. 4 کەمەرش 3 کەمەرش ها لەگەڵیا کە شتەکە ئیتر لەبەر چاو خۆتانەی بینن قاپیەکەش هەر وەکو خۆی وەک جاران چۆن لەقەی بیە هەر ئەو قاپیەسانی ئێتر ئێمەش یعنی چەنێ بێژی لێرە بۆ خۆمان چەنە داشین فێنە کە گەرم نییە و ئێمەش دەستپانە تیا خانەکەش خۆی ڕزیایە یعنی ها ئەوەنە هینی نەمایە یعنی بەرزێکی خۆڵێکی لێکەوێ ئێمە لێرەوە ێژین ئاح خۆزگان کەوتایە زۆر یان دڵمان هەوە خۆشەوە مینەوە چونکە بۆ چونکە ئێمە حەوت پەشمەمان لەناو ئەم خانیە بووە لەناو ئەم حەوشە بووە. کۆنبوونی خانووەکان و نەبوونی توانایەکی باشی دارایی هاوڵاتیان وای کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ خانووەکان لەناو بچن.
یەکێکە لە کۆنترین خانووەکانی کفری. خانووی جووەکانە و تا ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو تێیدا ژیاون و لە 2 نهۆم پێکاتوە. نهۆمێکی لەسەر زەوی و نهۆمێکی دیکەی لە ژێر زەویدایە. ئەو نهۆمەی لە ژێر زەویدایە تونێلێکی درێژی بۆ کراوە. ئەو کاشوێنی تەوراتیان تێدا دروست کردووە بۆ مەراسیمە ئاینیەکانیان. جووەکان کاتێک کفریان بەجێهێشتووە و گەڕاونەتەوە شوێنی خۆیان، خانۆکەیان فرۆشتووە بە بنەماڵەی ئاغاکانی شارۆچکەکە. مستەفا یەکێکە لە نەوەکانی ئاغاکانی کفری، پارێزگاریکی تەواویان لە مانەوەی خانۆکە کردووە. ئەم خانووەیەکێکە لە خانووە کۆنەکانی شاری کفری لە ساڵی 1937 بە گوێرەی تاپۆ دروست کراوە لەلایەن کەسایەتێکی ناوداری جوولەکەی شاری کفری داود موشیاد ناکە ناسراوە بە داود زەریفا دروست کراوە. ئەم خانووە پێک دێ لە 2 نهۆم، نهۆمێکی خانووە لەسەرەوە، ئەم نهۆمیشە ژێرزەمینە یاخود سەردا بە شێوەیەکی هەندەسی زۆر جوان دروست کراوە. لەو سەردەمەیە وەکو خۆتانەی بینین هەمووی قەوسە و کەمەرەییە، هەروەها شوێنی کڵاوڕۆژنە یاخود تەهویعەی بۆ دروست کراوە بە شێوەیەکی زۆر جوان. جگە لەوەش لێرە تونێلێک هەیە. ئەم تونێلە ئەوەتە ئەم تونێلە ئێستا داخراوە لێرەوە کەسایەتی ناودارەکانی جوولەکان بە تایبەتی حاخامەکان کە ڕێوڕەسمێکی ئاینیان هەبوایە لەم تونێلەوە ئەڕۆیشتن ئەرکە ئاینیەکانیان جێبەجێ ئەکرد. ئەم خانووە تاکو ساڵی 2015 ماڵی تیا ژیاوە، بەڵام بەداخەوە ئێستا کەس لەم خانووە ناژێ، هەر وەکو بووەتە خانوویەکی شوێنەوار. نهۆمی سەرزەوی خانووی جووەکان بە هەمان شێوە ژێرزەوی چەند ساڵێکە چۆڵ کرا و کەسی تێدا ناژیت. Bu da mekanın mesahası 360 metrede, Çukurfa و Xarda bir sırda baş ağasında. ئەم خانووە ڕووبەرەکەی 360 مترە، لەسەرەوە 2 ژوور و لە خواریشەوە 4 ژوور و هۆڵ و چێشخانە و تەوالێت و حەمامی تێدایە. حاوشت ئینشاءالله ئێمە وەک واریسی عومەر ئاغا پارێزگاری لەمانەوەی دەکەین. وەک وتم زۆر پارێزگاریمان لێ کردووە، بەڵام لایەنی داراییمان لاوازە و پێویستی بە یارمەتی حکوومەتە، چونکە هەندێک شوێنی ڕووخاوە لە پێشەوە. چاکردنی ئەوێ ئێمە زۆر جار چاکمان کردوتەوە، بەڵام گۆڕانکاریەکانی کەشوهەوا دیسانەوە ئەیڕوخێنێت، چونکە وەک وتم خانۆکە لە زۆر زووەوە دروست کراوە، بۆیە پێویستی بە چاکردنە. بەڕێوەبەرایەتی شوێنەوە ڕێگە نادات هیچ کڕین و فرۆشتنێک بە خانووەکەەوە بکرێت، تا ئەو کاتەی خاوەنەکەی قەرەبوو دەکرێتەوە دەبێتە موڵکی شوێنەوار. لە نێو ئەم کۆڵانە تەنها ماڵێکی تێدا ماوە، ئەوانی تر چۆڵ کراون یاخود ڕووخاون و بەرەو لە ناوچوون دەچن. زۆرێک لەو خانوانەی کە مێژووی دروستکردنیان لە سەروی سەدەیەکەوەیە،
هێشتا ژیان تیاندا بەردەوامە. خەڵکی ڕەسەنی شارۆچکەکە پارێزگارێکی زۆر لە مانەوەی کللتور و شوێنەوار و خانوە کۆنەکان دەکەن، بەڵام توانای نوێژەکردنەوەی ئەو خانوانەیە نییە کە بە تەواوی وێران بوونە. سەزگین زۆر جار بە جلوبەرگی ڕەسەنی خۆیانەوە سەردانی خزم و کەسوکاری دەکا. شوێنی نیشتەجێبوونی عەدنانی ئامۆزایی کە شوێنی لەدایکبوونی باوک و کەسوکارێتی بەسەر دەکاتەوە. ئەو لەگەڵ هاوشاریەکانی بەردەوام کێشەی خانوو شوێنەوارەکان دەگەێنێتە لایەنە پەیوەندیدارەکان تا کار بۆمانەوەیان بکرێت. بە درێژایی دروستبوونی کفری تورکمان کورد پێکەوە ژیانەکەن. ئێوە تا چەند توانیتانەوە تورکمان کار لەسەر پاراستنی کللتور و هەروەها شوێنەوارەکانی کفری بکەن. كفري طبي كي عراق فبرجانن أنا أسكي تاريخي أثر اللي مشهور کفری شارێکە بەناوبانگە بە کللتوری کۆن و مەقام و ئەدەبیات زۆر شوێنەواری کۆنی تێدایە وەک قەیسەری و باخەکان بەداخەوە زۆربیان ڕووخان. ئێمە کورد و تورکمان لێرەوە ژین و ئامانجی ئێمە ئەوەیە ئەوەی ماوەتەوە لەم شوێنەواران نەڕوخێن وەنەوەی نوێ و مناڵەکانمان فێر بکەین کە ئێمە لێرە ژیاین و ناوی شارەکەمان لە مێژووە بمێنێتەوە. Çünkü yeni cil eser çocuklarımıza ki bildirağın ki biz bu bölgede yaşamışıq, birlikte yaşamışıq. Ev çan xanutan heye kifri bəm şevaze konuya. Tabii Kifir'de 3-4 önemli ilk mahallelerimiz var idi. ئێمە چەند کۆڵانێکمان هەبوو وەک ئەمبەجی و کۆڵانی دەدەکان و سەیدەکان و عەجەمەکان. زۆربەی ئەم شوێنانە لە ناو چوون و هەندێکشان ماونەتەوە. ئەمە ماڵی باپیرمە. باوکم لێرە گەورە بووە. ئێستاش کوڕە مامەکانم لێرە ئەژین. ئێمە دڵمان بێرە خۆشە ئەمانەوە ئێرە بمێنێتەوە بەڵام هەندێک کەس لەبەر دەستکورتی فرۆشن هەندێکیشیان لە ترسی ڕووخان چۆڵیەکەن بۆیە بێ حکوومەت ئاوڕێکی لەباتەوە و چاچیان بکاتەوە یاخود قەرەبووی خەڵکەکە بکاتەوە و دەستیان بەسەرا بگرێت بۆ ئەوی ئەم شوێنەوارە کۆنانە بمێنەوە لە ناو نەچن. Qorusuzun yetkisi altına asozun bu eseri yerler hatta qası yox olmaz. Başa. Toku xot çon kar lەسەر پاراستنی ئەم شوێنە ناکەی. Biz sivil toplum örgütleri olarak yani müctema medeni olarak ئێمەی گەنجانی کفری و چالاکوانانی کۆمەڵی مەدەنی و کورد و تورکمان پێکەوە ئەمانەی ئەم شوێنەوارە کۆنانە بمێنێتەوە لە ناو نەچن و بە دنیایان بناسێنی هەر وەک چۆن خەڵکان ئەسنە وڵاتە ئەوروپیەکان بۆ بینینی شوێنەوارەکان بە هەمان شێوە بێنە کفری ئێمەش خاوەنی شوێنەواری زۆرین بۆی هەموو ڕێگەیەکمان گرتوۆتە بەر بەڵام بەداخەوە هیچی بۆ نەکراوە. Ama maalesef indekimi bir şeyler edebilmemişik. تا ئێستا ئێوە هیچ واژۆیەکتان کۆ کردوتەوە بیبەنە لایەنی پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەم خان ڕوخانە لە کفری بۆستێ؟ Tabii ki biz Kürt kardeşlerimiz, biz Türkmen olarak بەڵێ لەگەڵ برا کوردەکانمان دەنگی خۆمان بە حکوومەت و لایەنی پەیوەنددارەکان گەیاندووە و ئەوە قەیسەری چاکرابە بەڵام نەکرا ئێستا ئەمانەیە بە هیمەتێکی زۆرەوە هەڵی بۆ بدەین بۆ ئەوی ئەم شوێنەوارە کۆنانە بمێنێتەوە لە ناو نەچن. bu eseri yerlerimizi koruyalım. هەموو سوچێکی شارۆچکەکە دیمەنێکی سەرنجڕاکێشی تێدایە. هونەرمەندان گرنگێکی زۆر بە شوێنەوار و خانوە کۆنەکان دەدەن. دیوارە ڕووخا و یۆران بۆکان دەکەن بە تابلۆ.
هەموو ساڵ هونەرمەندان ئاهەیەک بۆ لە ناوچوونی خان و شوێنەوارەکان هەڵدەکێشن چونکە دەزانن چی دیکە ناتوانن لە شوێنی دیمەنە سەرنجڕاکێشەکان تابلۆ دروست بکەن. ئێمە لە ڕێگەی تابلۆکانمانەوە ئەمانوێ ئەرشیفی شوێنە دێرینەکان و شوێنە کۆنەکانی شاری کفری بکەینەوە بۆی هیچ نەبێت لە داهاتوودا بۆ نەوەکانی داهاتوودا بزانن شوێنەوارێکی ئاوا و مێژووی لە ناوچەکەماندا بوونی هەبووە. ئەو خانوانەی کە چۆڵ کراونیان لە ناوەوە بە تەواویدا ڕووخاون یاخود پارێزگاری لەمانەوەیان کراوە بەڵام لە دیوی دەرەوە لەسەریان نووسراوە بۆ فرۆشتن. هەرکە فرۆشان ئەو کات دەڕوخێنرێن و خانووی نوێیان لەسەر دروست دەکرێتەوە. هۆکاری سەرەکی لە ناوچوونی ئەم هەموو خانوە لە کفری بۆ چێگەڕێتەوە؟ کفری شارێکی کۆنا چەندین شوێنەواری تایە وەک قەیسەری کفری، سەرای کفری، ماڵی مەجید پاشای بابان، گۆمەزەکان کە ئەگەڕێت و وەختی زەردەشتیەکان لەو شوێنەوارانەیشە خانووی چەند خانووی کەلەپۆری و شوێنەواری تایە. خانی وا هەیە عمری ئەگەڕێتەوە بۆ تەمەنی یعنی ئەگەڕێتەوە بۆ 150 ساڵ پێش ئێستا، 100 ساڵ پێش ئێستا، 70 ساڵ پێش ئێستا بەهۆیەوە چەندین خانی تایبی بەڵام بەهۆی کۆنی بیناکانەوە و بایەخ پێنەدانی هەمووی داڕوخا. ئێوەکو شوێنەوار چیتان پێکرا بۆ ئەوەی کە پارێزگاری لەم خانوانە بکەین؟ ئێمە ئەوەی پێمان کراوە ئەم خانیە لە هەمووی مڵکی هاوڵاتیە، یعنی مڵکی حکومەت نییە. ئێمە نووسراومان کردیە ئەبێ بەلەوە تەملیکی بکەین، تەملیکی بکەین دوایسا ئەوەی بکرێ بۆمان بە گوێرەی بودجەی خۆمان ئەوەی بکرێ بۆمان نۆژەنی بکەینەوە، ئەگەر نۆژەنیش نەتوانی بکەینەوە پاراستنی بکەین لە داڕوخان. چونکم ئەم خانوێ لە مێژووی شاری کفری ئەسلمێنە کە بەداخەوە زۆر بەداخەوە شاری کفری کە شارێکی شوێنەواریە ئێستا بەرەو داڕوخان ئەڕات و بەرەو نەمان ئەڕوا لە شوێنەوار. خۆشبەختانە خانی داود زەریفە کە خانیە کە جوولەکان خۆیان تێ حەشاردا و خانیە کۆنا ئەوە وەک موافقەیە زارەکییاندا و ئێمە دەرخستە و لیژنیان تەشکیل کردیە بەڵکم لە خاوەنەکەی بکردێت و تەعویزی بکەین قەرەبووی بکەینەوە یا بە عەرز یا بە پارە تاوەکو بتوانین نۆژەنی بکەینەوە و کاری پاراستنی کێشەی کفری تەنها خانوودوان چارەسەرە بێ یاخود ئەبێت تەواوی ئەو خانوانەی کە تەمەنێکی زۆریان هەیە نۆژەم بکرێنەوە؟ ئێمە وەک شوێنواری کفری و بەڕێوەبیادی شوێنواری گەرمیان لیژنەمان تەشکیل کرد و هەموو خانیەکان کە ماوەنی ئێستا گشتمان تهدید کردیە چەند خانیەکە و نووسراومان بۆ سەرەوەی خۆمان کردیە چونکم ئەبێ ئەو خانوێ لەکەوە ئەوانەی ڕۆی لە دەست دریا تەواو بێ زەوی نەما بەس ئەمانەی ماڵە لانی کەم قەرەبووی خاوەنەکەی بکەین و تەملیک شوێنەواری بکەین. گریمان کە ئەم خانوانە هەوڵ بدرێت کە نۆژەم بکرێنەوە. ئایا وەستای تایبەت هەیە بتوانێت ئەم خانوانەکە خۆی نۆژەم بکەنەوە؟ بەڵێ چونکم ئەم خانووی لە کەکریاغا هەمووی بە کەرەستەی خۆماڵی کریا و کەرەستەکان لە دەوروبەری کفریایە کە گەجە قسڵەش بەردە هەمووی یەک شتی لە دەرەوەی منتیقەی کفری نهاتی هەمووی لە دەرەوەی کفری ئێمە وەستای شارەزامانەیە وەستای چاکمانەیە بەڵام بەهۆی قەیرانێدارایەوە هەتا ئێستا پارەمان بۆ سەرف نەکەیە بەس پارەمان بۆ سەرفکەی ئێمە وەکو خۆی چۆن بوێت لەبەرەوە هەموو خانەکان هەموو خانێکە لە پۆل هەموو شوێنە دێرینەکان دیکۆمنت و ئەمەمان بۆ کراوە چکم هەموو شتێکەوێت دوایە سا نۆژەنمان کردو تەب خەڵاس بۆ خۆی بێت وەک خۆی نۆژەنیکەین و هەموو دیکۆمیات و هەموو شتێ و ڕسم کۆن و گشتێکمان بۆ نابێت دەستگای دیزاین بکرێت ئەبەدەن بە هیچ جۆرە کاتێ نۆژێنیکەینەوە چۆن دروست کراوە ئاواوێ دروستیکەینەوە. لە ئەگەری نۆژەنکردنەوەی ئەم خانوانە خەڵک ئامادەیە سەر لێنە بگەڕێنەوە بۆ نێو ئەم خانوو کۆنانە؟ ئێمە ئەم خانیە لە نۆژەن بکەینەوە وەک مۆزەخانەیە بەکاری تێنین ڕێگە نادەن کە خەڵک بگەڕێتەوە؟ ڕێگە نادەین خەڵکۆ چکم خەڵک نیشتەجێ بۆ هەم کۆنەیە تۆم داڕۆخی ئەمانە شوێنێکە ێژم لە کۆمەڵی خانی چەند خانی وەک ماغا ئەیتوانی بکەینە مۆزەخانە ئەکە ئەتوانی بکەینە شوێنە گەشتیاری. کفری یەکێکە لە کۆنترین شارچکەکانی کوردستان و عێراق لە ساڵی 1920ەوە کراوە بە قەزا. سەرباری بوونی چەندین شوێنەوار و دەیان خانووی کۆن
کەچی نەتوانرا وەک ناوچەیەکی گەشتیاری سوودی لێ ببینرێت.